بەرزان دووبارە سڵاوتان لەبێت کاک عەلیجان بەر لە پشووەکە من پرسیاری ئەوم کرد کە پاش 8 مانگ لە زیندانی دواتر زەبیحی چۆن ئازاد دەکرێت. زەبیحی بە فشارێکی زۆر ئەوەی کە من بیستومە لە دایکم و لە کەس و کار و لە خەڵکە پیساوانی سابلاغێ خەڵک زۆر احترازە دەکەم خەڵکی سابڵاغ زەبیحی خۆشەویست بووە هەموو زانیویانەکە ئەو مثلەن شانۆی دایکی نیشتمان و ئەوانیان لە زمانی ژێکافیدا ئەو ڕوحی برایەتی لە ناو ناوچەی مکریان دروست بوو هەمووی ژێکاف دروستی کردو هەمووی ئەمە ڕوحی ژێکاف بوو کە ئەم هەموو تاچێکی کورد ئەو کاتی خۆی بە خوشک و برای یەکتردا دەنا دزی نەما بوو بەرتیل نەما بوو ئەمە هەمووی ئەم ڕوحیە شۆڕژگێری ژێکافی بوو کە لە سەروی هەمووانەوە زەبیحی دەورێکی سەرەکی هەبوو قاسمی قادری قازیش خۆشەویست بوو دڵشادی ڕسوڵیش خۆشەویست بوو هەموو ئەندامانی بەرچاوی ژێکاف خۆشەویست بوو ئەمە فشارێکی زۆر بۆ قازی دێنن قازی محەممەد ئەو کاتی قازی و حاکمی شاری سابلاغ بۆ لە زمانی ڕەزاشایەوە و ئۆتۆریتێکی تەواوی هەبوو محکەمەی هەبوو قازی سەردەمێک سەرپەرشتیاری پەروەردەی مەهابادێ بۆ ئەوانە و ئێستاش کە حیزبی دموکراتی دروست کردووە و خۆی بۆتە سەرۆکی حیزبی دموکرات و بەیاننامەی حیزبی دموکرات کە ئێستامە بەخۆشیەوە لە ڕۆژنامەی کوردستاندا هەر بە هاوکاری برایانی بنکەیژین چاپمان کردوتەوە بەیاننامەی یەکەمی حیزبی دموکرات کە چۆن دروست بۆ تەشکیلە دموکرات دەبێت داهەیە و ئیمزاکانی شێن هەفتا و چەند کەسن کە هەر زۆربەی زۆری سەتانەوەدی خەڵکی خاوەندە سەڵات پیاوی گەورە گەورە سەرۆک عشیرات ئەوانە بوون کە بەداخەوە زۆربەی زۆری ئەوانە دوایێک کە کۆمار تێکچوو هەموو لە بنەوە لەگەڵ شاو دەستگا و ڕژیمی شایدا پەیوەندیان هەبوو بوو و بۆیە کۆمار ئاوە بێ کەزمایەوە ئەلەوێدا کە زەبیحی دێتەوە دەکەوێتە سەر ئەمرێکی واقع ئەو ئاگای لێ نەبوو گۆباری ژمارە نوێی نیشتمانی دەرکردو و خەریکە وردە وردە خەڵک بەرەو ئاگاهی و خۆپێگەیشتن و ئەوان دژی شەڕ بوون دژی شەڕی چەکداری بوون کوتیانە حتا هەر نەتەوەیەک حتا لەباری فەرهەنگی و سەواد و معلوماتەوە خۆی پێ نەگەیەنێت شعوری نەگاتە ئەوەی کە خاوەنی لایقی سەر بەخۆیە ئێمە نابێت دەست بۆ هیچ بەرین ئێمە دەبێت کار بکەین کە دێتەوە دەبین ئەمرێکی واقع جمهوری دروست بووە دوی ڕێبەندان کراوە ئاڵای کوردستان هەڵکراوە ئاڵای دەوڵەتی ئێرانی هاتۆتە خوارێ لە بیناکانی شاری مەهاباد و بۆکان و نەغەدە چی بکە کەسێکی ئاوا کە دڵسۆزی کوردە ئەمری واقع بەو پڕی نابەدڵێەوە دەست دەداتێت لە پەیوەندیەکانی دەرەوە لە هاتوچۆ لەگەڵ بارزانیەکان یەکجار تێکەڵاو بوو من لە زمان دایکمەوە بیستومە کە بەدەیان جار کاچی لەگەڵ مەلا مستەفای بارزانی هاتۆتەوە ماڵێ و لەوێت نانیان خواردە و لەوێت چیان کردو دەست دەداتێ و تەنانەت ئەگەر باش چاو لە مێژوو بکەین بارزانیەکان کە لە دیوی کوردستانی عێراقی فشاریان بۆ دێ و پەنادێنن بۆ چۆستانەکانی سەر سنوور و چۆستانەکانی شنوێیە کار بەدەستانی کۆمار لە شک و گوماندا دەبن چونکە سۆڤێتەکان پێیان خۆش نییە ئەوانیش تەواو سەر بە سۆڤێتەکانن ئۆتۆریتەی وان خاڵە لە مکریاندا ترسی ئەوانەیە کە ئینگلیسیەکان بارزانیان نردبێت بۆیە دوودڵی دەکەن باوەی دو سێ مانگان دوودڵی دەکەن لەوەی کە ئەرێ بارزانیەکان وەرگرن یا وەرنەگرن کار بەدەستانی کۆمەر بەڵام دوای ئەوە تا بەیاننامەیەکەیەکە هەر بە نیوی ژێکافەوە دەرچۆزاییتر تا چەند ڕاستەیانە بەڵام فشارێکی زۆر دێنن بۆ پێشەوای کە ئەوانە برای ئێمە و لەو دیوی هەڵاتون و جەیشی عێراقی و ئینگلیسی بریتانیایی ئینگلیسی حملەیان پێکردن وڵاتیان لێداژیکردن دەبچین وەریان بگرین ئەوە دەبێت کە کاک سەدیقی حەیدەری وەکو وەزیری تەبلیغات دەچێ بەرەو پیریانەوە و دەیانهێنێتە نەغەدەی لە نەغەدەی ماڵ و زیگان بزکە و شەخصی مەلا مستەفاش بە تەشریفاتەوە دێنە مەهاباد و دەیبەنە حزوری قازی محەممەدی و هەر لەوێش قازی محەممەد دەرەجەی ژێنەرەڵی دەدا بە مەلا مستەفای وەکو سەرکردەیەکی عەسکەری کە ئەم دەرەجەیە درابوو بە حەمە ڕەشید خانی بانەش درابوو بە حەمە حوسێن خانی سەیفی قازی و بە زێڕۆخان یا بەهادور خانی باوانش درابوو باشە کاک عەلی زەبیحی تێدەکەوێت مەجبورە ئەمە جمهوری دروست بوو جمهوری ئازەربایجان لەو لاوە دروست بووت ئەوە حیزب کۆمەڵات هەمووی زۆربەی زۆریان ئەوە یا چوون دانیشتون یاوە لەو حیزبە تازەیدا کار دەکەن
باشە پرسیارەکە ئەمەیە کاک عەلی لە پاش ڕوخانی کۆمار عەبدوڕەحمانی زەبیحی ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ هێڵێ و دێتە باشووری کوردستان دێتە ئەم پارچەی کوردستان پرسیارەکە ئەوەیە لە بارودۆخێکی ئاوا لە ساتە وەختی ڕوخانی کۆمارە سیاسەتمەدارێکی دیاری وەکو عەبدوڕەحمانی زەبیحی بۆچی ڕۆژهەڵات بەجێ هێڵێ ئەمە زۆر تەبیعی بوو لە پێشدا ئەوەی کە من بیستومە لە دایکم و نەنکم و ئەوانە و خاڵەکەی دیکەم ئەوە بۆ کە ئازەربایجان زۆر زوو خۆی بەدەستەوە دەدا جەعفەر پێشەوەری و جەماعەتی سەرکردەکانی ئازەربایجان ئەوە بوو کە قەوام سەلتەنە قەوام لە تارانیە لەگەڵ ڕووسەکان تەوافقی کرد و ئەمریکیەکانی و ئینگلیسەکانی زەختێکی زۆرێنە کە بابە شەرتی ئێمە ئەوە نەبوو کە لێرە لە ئێران بێنەوە دوای حەرب ئێوە دەبێت ئێران بەجێ بێڵن ئێمە ئێرانمان بەوە بەکارهێنا کە یارمەتی شەڕی جیهانی دووەم بدەین و یارمەتی بگەینین بە سۆڤێت ئەمە تەوا بووە حربمان بردوێتەوە و ئێوە دەبێت ئێران چۆر کرد ئەومان لەبیر بێت کە ئینگلیسیەکانیش و ئەمریکەکانی زۆر لە بڵشویەکان دەترسان و پێیان خۆش نەبوو ئەو باو جەوی بڵشویک و کۆمونیزم بێت بەشێک لە ئەوروپای گرپوو بێت ئەوزا ئێرانە بگرێت و سۆڤێتەکان بتوانن بکەونە ئاوە گەرمەکانی خلیج و ئەوانە بۆیە زۆر پێیان داگرت و قەوام فریویدان قەوام ئیمتیازی نەوتی شمالی ئێرانی لەسەر کاغەز دا بە ستالینی ژوعدی دا لەسەر ئەو وەی کە عەقدی نەوتی شمال وەربگرێت ئێران بەجێ بێڵێت پشتی ئازەربایجان و کوردستانی بە چۆل کرد سۆڤێتەکە چۆلیان کرد ئەوانیش دەخۆیان ڕانەدیت و لەو ماوەی 2-3 ساڵەشدا نەیانتوانی بوو ئەوەندە خۆیان بەقووت بکەن کە خۆیان بە تەنیا بەرهەڵەستی جەیشی ئێرانی بکەن ئێران شای ئێران کە کوڕەکەی هات بوو سەرکار محەممەد ڕزا شا و ڕزا شایان ڕاجگواست بوو بۆ یەکێک لە جەزیرەکانی موریس شتێکیاوە ئەمە زەعیف بوو دەوڵەت ئێرانیش بەڵام بە بیانووی ئینتخابات و شەڕ تەواو بووە ئینتخاباتی وڵات جێیشی نات بۆ ئازەربایجان و ئازەریەکان بەداخەوە هیچ مقاومەتێکیان نەکەوە جەعفەری پیشەوەری و هاوڕێکانی فرقەی دموکرات هەموو هەڵاتن بۆ باکوۆیەوە بۆ سۆڤێت قسەیەک هەیە کاک عەلی ببەخشە قسەیەک هەیە سەبارەت بە هاتنی عەبدوڕەحمانی زەبیحی بۆ باشووری کوردستان بەهۆی کە ئەم کارکتەرە سیاسیە ئیدی بێئومێد بووە لە جوڵانەوەی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم قسەیە چەند ڕاستە ئایا بێئومێدی زەبیحی هێنایە باشوور نەتەنیا زەبیحی کاکە هەرسمان هێنا کۆمار ڕووخە بەڵێ هەیقەت وەختێک سەرانی کۆمار وە لە ڕاسی ئەواندا پێشەوە دیتی کە ئازەربایجان بە ڕۆژێک هەمووی هەڵاتن بۆ سۆڤێت و میلەتیان بەجێهێش بە تەنیا و جەیشی ئێران دەستی کردە کوشت و کوشتارێکی یەکجار زۆر بێڕەحمانە و وەحشیانەی خەڵکی ئازەری ئیتر ئەژنۆی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان شکا ئەوە بوو کۆبوونەوەیەکیان لە مزگەوتی هەباساغای کرد پێشەوا چوو کتی کاکە چ بکەین میلەت ئەوە جەیش دێتەوە ئێمە مقاومەت بکەین یا خۆمان بەدەستەوە بدەین دیارە زۆربەی زۆری خەڵکەکە کە هەمووی ئەم سەرکردانی کە هاتبوونە ناو حیزبی دموکرات و کۆمەڵی ژێکاو نەمابوو زۆربەی زۆریان دەوڵەتخواه و بازرگان و سەرۆک عەشیرەکە لە بنەوە هەمووی لەگەڵ ژنراڵەکانی ئێرانی و فەرماندەکانی ئێرانێت ڕابیتەیانە بۆ دەو ماوەیدا تەنانەت لە چیتەڵەی ماست و پەنیریدا نامەیان بۆ کار بەدەستانی ئێرانەدا ناردووکەوانە هەمووی بە بەڵگە هەن قازیش زۆر هوشمەندانە دیتی کە ئەم مقاومەت بەوانە ناکرێت کوتی ئەمن میلەتی خۆم بەجێ نایڵم مقاومەت ناکەین بەڵام ئەمنی شەڵ نایە ئەوە بوو کە زەبیحی چوو بۆ چونکە هەر ئەو بوو کە عەلاقاتی دیپلۆماسی دەکرد زەبیحی قازی خۆی جێبەکەی خۆی دەداتێت لەگەڵ کاک سەدیقی حەیدەری ئەوەی کە من لە دایکم و نەنکم و خەڵکم بیستووە دەچێت بۆ ورمێ بۆ ڕەزای ئەچێ بۆ سەفارەتی سۆڤێتی بۆ قۆنسولی سۆڤێتی دەڵێ ئێمە خۆمان بەدەستەوە دەدەین بەڵام 17 ماڵین کە حتمما دەکوژرین داوای پەنابەریتان لێ دەکەین سۆڤێت نایتە دێتەوە ئیتر ئەوە دەبێت کە دەنا ئەوەی کە ئەمن دەیزانم تەنانەت زەبیحی بە دایک و خوشکەکانی دەڵێ خۆتان کۆکەنەوە ئامادە بن شتی
پرۆپوت و شتیوا مێنن هەر شتی زەروری ئێمە دەڕۆین بۆ سۆڤێت ئێتر دایکم و پورم و خاڵم و نەکموانە ئامادەن کە کاچیان بێتەوە بیان بە کە سۆڤێت ڕزایەتی ناکە و هەمووی سەرکردەکانی کۆمار قەرار بۆ ئەو حەفدە ماڵە بە خودی ماڵی پێشەواشەوە بچن کە ئەوەن یادا پێشەوە ئەوزا بریاری خۆی دەدا دەڵێ ئێوە هەمووتان بڕۆن ئەمن خەڵکی سابڵاغێ بەجێ نایڵ ئیتر لێرەدا شەهامەت و لە خۆبردووی پێشەوا دەبێت بەڕاستی بکوترێت کە لێوێدا کە دەزانێ ئیتر ئاو لە ئاو کار لە کارترازاو بریاری سەرەکی خۆی دەدا کە مقاومەت بکە و ئەوەی کە لازمە بۆ میلەتەکەی بیکە زەبیحی هەڵدێت لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی دیکە هەڵدێت دێت بۆ عێراق لە پێشدا دەگاتە ناسریە و ئەوانە لە جنوبی عێراقێ بەڵام دوایوی بە زۆر زووی دەگەڕێتەوە بەشی کوردستان و بەهۆی ئەو تێکەڵاوی و دۆستایەتی کە لەگەڵ ماڵی شێخ مەحموودی نەمری هەیە و دەپرسێت دەچێت لە سیتەک و لە ماڵی شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموودی نەمر لەوێ ئەو پەڕی پێشوازی لێ دەکەن و وەکو ماڵی خۆی لێ دێت و لەوێ خۆی دەگرێتەوە. باشە کاک عەلی لەگەڵ هاتنی زەبیحی بۆ باشوور پێشوازی و هەڵوێست و بەرخودی سەرکردایەتی سیاسی کورد و ئەو کاتی شۆڕشی کورد لە باشوور سەبارەت بە زەبیحی چۆنە بێت؟ ئەو کاتی دیارە کۆمەڵی هیوا هەڵوەشا بوو هەرێکێکی بوو بۆ حیزبی شووعی بۆ ڕزگاری بۆ چی کە ئێوە باشتی لە من دەزان و ئەوە مێژوێکی دوور و درێژە کە زۆری لەسەر نووسراوە کە هیوا چی بەسەر هات کاتێک کە مەلا مستەفا هات بۆ مەهاباد و ئەو پێشوازە گەورەی لێکرا ئەویش بە ئیسرار و حکمی جەماعەتە کۆنەکەی ژێکاف کە کوردایەتی چوار پارچەیان دەکرد حەمزە عەبدوڵای لەگەڵ بوو و کۆمەڵک ئەفسەرە بەنێوبانگەکانی جەیشی عێراقی وەکو عەزەت عەبدولعەزیز و مستەفا خۆشناو و میرحاج و ئەم خەڵکانەی لەگەڵ بوو ڕەیس بەکر و ئەوانە کە بە حەیف ناتوانم ناوی هەمووان بێنم بیر لەوە دەکەنەوە کە ئەینی چەشنی حیزبی دموکراتی کوردستان لە ئێران ئەینی حیزبی دموکراتی کوردستان لە پارچەی ئێرەش دروست کرد لە باشوور ئەوەیە کە حەمزە عەبدوڵا دەنێرێتەوە لە مەهابادەوە و حەمزە عەبدوڵا دێت لەگەڵ پاشماوەی ئەوانەی کە مابوون لە هیوا و خەڵکانی دیکە و کە زۆر ئەو دەمی تەمایلی حیزبی شووعیش زۆر بوو لەگەڵ ئەوانە لەگەڵ مامۆستا برایم ئەحمەد قسە دەکەم بەڵام مامۆستا برایم ئەحمەد ئەوەی کەم بیستومە خۆ بەدەستەوە نادا ئەو خۆی بە نوێنەری لقی ژێکاف زانیوە و واژ بووە لە باشووری کوردستان ناچێت دەو حیزبەوە دواتر دەچێت حەمزە عەبدوڵا پارتی دموکراتی لەوێ پێی دەڵێن حیزب بە شێوەی ئێرانەکەی لێرە بە شێوەی ئینگلیسەکەی پێی دەڵێن پارتی دموکراتی کوردستان ئەمە لێرە دادەمەزرێنن کە مەلا مستەفایی دەکەنە سەرۆکی حیزبەکە کاکە زیادی کۆیە دەکەنە جێگر وەکە شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموود دەکەنە جێگری دووە ئاوا ئەو پارتی لێرە هەبووە ئیتر نوعێک مەتبەعەیەکی بچووکیان هەبوو و بەیان نامەیان هەبوو ئەوانە کە زەبیحی دێتە ئێرە لە 47 دەبینێ کە پارتی کۆمەڵێک چالاکی هەیە بەڵام بەلای حیزبی شووعیدا داشکاندو ئەمە شەماخەتی فکر و ڕێ و مەشی حەمزە عەبدوڵای دەگەڕێت ئەوەیە کە زەبیحی لەو تەجروبەیە کە لە کوردستانی ئێرانە ژوەری گرتو ئەوانە و ئەم خەباتی کوردایەتی خەست و خۆڵەکە نوعێک دژایەتی لەگەڵ پارتی دەست پێ دەکا ئەو کاتی لە حوتوانە ئەوەیە کە لە ماڵی شێخ لەتیفی دەحەولدا دەبێت گۆڤار دەرکاتەوە کە ئەوەی کە من لە دکتۆر عێزەدین دکتۆر عێزەدین مستەفا و لە جەماڵ نەبەز و کە لە کتێبەکەیدا باسی کردو و دکتۆر عێزەدینیش لە وتوێژ لەگەڵ خۆمدا باسی کردو و زۆر خەڵکی دیکەش باسییان کردو و محەممەدی شاپەسەندیش کە هەر لەگەڵ زەبیحی بۆ وەکو تەلەبەیەکوانە باسی دەکەن لە ماڵی خالید لێر و عەبدولسەتار شەریف و ئەمانە نیشتمان ژمارەدە لە ماڵی شێخ لەتیفی دەردەکرد بە چاپخانەیەکی دەستی زۆر سادە کە تیعدادێکی لێ بڵاو دەکەنەوە لەوێدا لە نیشتیماندا هێرش دەکەنە سەر پارتی کە پارتی وایە وتر ئەمن ئەوەی کە لە کاک دکتۆر عێزەدین مستەفان بیستۆ حتا مەتنەکەی لەبیرە کە لە ژمارەی داهاتوودا
پارتی جوابی زەبیحی دەداتەوە کە دەڵێ کۆمەڵی ژێکاف لە دەوری دووهەمیدا بە زمانێکی ئاژا و ئەوانە هاتوتەوە مەیدانەوە کە گوایە بەڵام بەداخەوە من دەستم نەکەوت نە نووسراوەکەی پارتی نە نیشتیمانی ژمارەدا زەبیحی دێتە ئێرە پاژەوەی کە دەزانێت کوردەکانی ئێرانێ نەهاتن بەرەو پیرەوە نیشتیمان هەر ژمارەدەیەکەی دەرچوو لە سەدحێکی زۆر بچووکدا و کوردی ئێرانی خامۆش بووە جەویەکی سکوت و خامۆشی و بێئومێدی و بێهیوایی و دوای ئەعدامی قازیەکان و دوای ئەو جەوەی کە شای ئێرانێ لە هەمووی ناوچەی موکریان دروستی کرد ئەو بێئوهیوا دەبێت لە کارکردن لە کوردستانی ئێرانێ بەڵام وەکو خۆی کە خۆی بنەتەوەی زانیوە قۆڵی لێ هەڵدەماڵە دەڵێت لە هەر پارچەیەکی کوردستان بم ئەوێ مڵکی منە ئەوێ خاچی منە ئەمن بۆم هەیە خەبات بکەم ئەوە تابەتمەندەکانی زەبیحی ئێستا باسیەکەین بەڵام من بەرلەوە ئەمەوێ ئەو پرسیارە بکەم لە پاش ڕوخانی کۆمار لە 46 ئیدی تا پەنجاکان هیچ هەوڵ و جموجوڵێکی سیاسی لە ڕۆژهەڵات بەدی ناکرێت هیچ زەبیحی لە باشوور هیچ هەوڵێکی لێ پێناوانەیەوە خودێکی نەبوو هەر ئەوە کە ویستیانە لەگەڵ ویستێتی لێرە درێژە بوو لەگەڵ محەممەدی شاپەسەند و کۆمەڵک برادری دیکەش لە کۆیە بوون و کاڵاتون لە کۆمارەوەکو کاکسەدیقی حەیدەری و غەنی بلووریان هاتۆ بۆ سەفەر لە سیتەک زەبیحی دیوە و ئەوانە غەنی بلووریان هەو کەسایەتەیە کە 25 ساڵ لە زیندانی شایدامایەوە کە لە زمانی ڕوخانی شایدا ئازاد بوو لەگەڵ ئەوانە محاولێکی زۆر دەکا بەڵام دەبینێ ئەو کەرەسەیە نیم بۆی جێبەجێ نابێت تۆ دێ بگەڕێوە 1970 ساڵ لەوە پێش ئەو سورعەتی ئیرتباتات و هاتو چێوانە زۆر زۆر زەعیف بووە تۆ نامەیەکی بچووک بچوو باوە بۆ بەدەبوو سوال بەڵێ پەیوەندیەکان زۆر زۆر بەرتەسک بوون ئەمەیە کە زەبیحی بێهیوا دەبێت کە دووبارە کۆمەڵەیەکی ژێکاف و گۆڤارێکی نیشتیمان و بەو کەسایەتیانەی کە ئەو هەیبوو لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان ئەو لەوە دەزانێت ئەوەی تازە بۆ ناچێتە سەرێت کەواتە ئەو قسە ڕاستەکە بەفعلی زەبیحی لە باشوور هەوڵیاوە کە کۆمەڵی ژێکاف لە ماڵی شێخلەتیفی لە سیتەک وە ئەوەی کە محەممەدی شاپەسەند لە وتوێژێک لە تەلەڤیزیۆنی کورسات و بە لە نامەیەکدا بۆ من نووسیوێتی کە ئێستاوە لە بەردەستمە مقابلەشی هەیە بە زیندوی لە کورساتدا ساڵانی بیدایەتی 2000 ئەوانە لەوێ دەڵێ من نیشتیمانی شمارە دەمان دەرکرد دکتۆر عێزەدین مستەفا ڕەسوول دەڵێ لە بیر مەسەڵەن مەتنەکەم لە بیرە بابەتەکانیم لە بیرە جەماڵ نەبەس لە گۆڤاری نیشتیماندا کە لە ئاڵمانە دەری کردووە لە پەراوێزێکدا باسی زەبیحی دەکا کەڵبەتە دیارە زۆر بە خراپی باسی دەکا بەداخەوە زۆر بێسفەتانە باسی دەکا لەوێدا باسیەوە دەکا کە گۆڤاری زەبیحی هەڵتۆ سەڵتۆزی دەکرد و لە ماڵی شێخلەتی فێر بەو نەستا گۆڤاری نیشتیمانی ژمارە دەی دەرکرد باشە کاک ئەلی نەشۆم سەفا لە یەکێک لە نووسینەکانیا لە کتێبی ژیان و بەسەرهاتی عەبدوڕحمانی زەبیحیە ئاماژەی بۆ کردووە سەبارەت بە کەسێتی زەبیحی هەندێک ئاماژەیەوە بۆەوەی کە کەسێتی زەبیحی کەسێتێکی ناوازە بووە بۆی کە ئەم پیاوە نەخاوەنی بڕۆنامەیەکی دیاریکراو بووە نە لە زانستگایەکی تایبەت دەرچووە نەکوڕی ئاغا و شێخ و دەرەبەک بووە نەخاوەن مڵک و خاوەن گوند و زەویزار بووە نە بازرگان بووە کەسێتی ئەم پیاوە بەوە وەسفەکە کە ئەم پیاوە خۆی پێگەیانەوە تۆ وەک کەسێکی نزیک لە زەبیحی وەک ئەوەی کە خاڵت بووە چۆن توانیوێتی لە باردۆخێکی ئاوا لەم بکریانە کەسێکی ئاوا دیار بێت زانی کاک فەیسەڵ هەموو مرۆڤێک و یەک ناسن کۆمەڵێک مرۆڤ هەن لە دنیادا کە نوعێک نبوغیان تێدایە یەکێک لە نبوغەکانی زەبیحی کە لە زۆر هاوشاری خۆمم بیستووە کە ئێستا بەداخەوە نەماون من وتوێژێکم کاتی خۆی لە ساڵانی 90 لەگەڵ نەزمەدینی تۆحیدی کرد لە ستۆکۆڵم نەزمەدینی تۆحیدی بەداخەوە وەفاتی کرد ئەو چەند ساڵە یەکێک لە یادگارەکانی کۆمەڵی ژێکاو بوو کە لە موئەسسینی کۆمەڵی ژێکاتیش بوو هەمووی ئەوانەی کە قسەم لەگەڵ کردوون لەگەڵ مەسەلەن مەلا قادری مەدەڕەسی لەگەڵ زۆر ئەوانەی دیکە مەسەلەن ئەوانەی کە ماو بوون تا ئەو خانە هەموو باز لەوە دەکەن کە نوعێک نبوغی سیاسی و عیلمی لەو کوڕەیدا هەبووە زەبیحی زمانەوانێکی باش بوو کوردێکی زۆر باشی دەزانی هەر ئەو کاتی کە ئەو منداڵ بووە سنفی 6 و 7 ئیبتدایی بووە گیوی مکریانی هاتۆ بۆ مەهابەت سنفێکی بۆ خۆی کردوێتەوە
دەرسی فەڕانسی بڵە بە منداڵە سابڵاغی زەبیحیش چووە زەبیحی پێشوەکە گیوی مکریانی بێت عاشقی زمانی فەڕانسەوی بووە لەبیرتان بێ ئەو زمانی فەڕانسەوی لە ئێرانی زمانی دووەم بوو نە ئینگلیسی زەبیحی دەچێ بۆ لای گیوی مکریانی لەوێ دەرسی فەڕانسەوی دەخێنێ و هەر لەوێشەوە خولیای دروستکردنی قاموسی زمانی کوردی لە مێشکی دەدا کە لاڕووسی فەڕانسەوی دەبینێت و دەیناسێت ئەوەی کەم بیستومە لە خەڵکی دەڵێن بە 3-4 مانگان و پێش مامۆستای گیوی مکریانی کەوتەوە دەڵێن لە هەمان کاتا زمانی عەرەبی و فارسی و تورکی زانیەوە و بە ئینگلیزی و ڕوسیش قسەی کردووە ئەو ئەرمەنی فێر ببوو چونکە سابڵاغ ئەرمەنی تێدا بوو جارێ زۆربەی سابڵاغی کۆن ئازەرێکی زۆر باش دەزان زەبیحی تورکێکی زۆر باشی زانی بە تورکیەوە تا نامەی نووسیوە بۆ قۆنسولی ڕووس لە تەورێس ئەوە نامەی خەتی ئازەری زەبیحیە ئەوانەی هەبووە لە هەمووی گرنگتر لەگەڵ شۆڕژگەران و خەباتجێڕانی باشوور و تورکیا و سووریا کوردایەتێکی خستخۆڵی کردو وە ساغ بۆ لەسەر کوردایەتی لەسەر بیری کوردایەتی دەوترێ ئەم پیاوە بیرێکی کوردستانی هەبوو کەسێتی زەبیحی بیرێکی کوردستانی هەبووە هیچ کات پێوەست نەبوو بە ئایدۆلۆژیایەکی دیاریکراوە بە حیزبێکی دیاریکراوە بە پارچەیەکی دیاریکراوە کە دێتە باشووریش پلەی باڵای سیاسی وەرەگرێت ئەوە چۆنە زەبیحی ساغ بوو لەسەر مەبدە ئەوان کە کۆمەڵی کافیان دامەزران گەیشتبوون ئەو ڕاستی کە کورد نەتەوەیەک و حەقی خۆیەتی سربەخۆیی هەبێت حەقی خۆی هەبوو ئاڵای هەبێت حەقی خۆیەتی دەوڵەتی هەبێت ئەوان زۆر زوو بەوەی گەیشت کە بەداخەوە ئەم سەرتاسەری چاولێکردن ئەو کۆزمۆپۆلۆتیەی کە ساڵی 56 و 57 زەبیحی بەگژی داچەوە لە کوردستانی سووریا ئەو دەمیش لێ ئەو دەردە بوو بە باو ئەمە ئەو کاتی ئەوان لەسەرەوەی ساغ بوون چاولەوەی مەکە دوای حیزبی دموکرات و دوای جیلەکانی دوای 50کان و 60کان و 70کان و 80کان و ئێستاشی لەگەڵ بێ دەستمان کرد بە ئێرانچێتی و بە عێراقچێتی و بە تورکچێتی و بەس ئەوە ئەمە ئەو کاتی ئەوان کۆمەڵی ژێکاف ساغ و زەبیحی بە درێژایی مێژووی کە هاتە ناو پارتی دموکراتی کورد لە عێراقێش لە کوردستانی عێراقەیە کە چوو بۆ پارتی کوردی سووریا و پارتی کوردی سووریان دروست کرد لەگەڵ خەباتجێڕانی کوردی سووریا ڕۆژێک لە ڕۆژان دەستی لەو مەبدەئەی خۆی هەڵنەگرت لە نووسینەکانیدا دیارە لە قاموسەکەیدا حتا ڕنگ دەداتەوە لە هەمووی ئەو بیرەوەریانەی کە لەگەڵ مامۆستا برایم مححمەد کە خۆم بوتیوێژی 3-4 سەعاتەم بە ڤیدۆ لەگەڵ کردووە لەگەڵ بەڕێز مامجەلالی کە بوتیوێژم لەگەڵ کردووە لەگەڵ زۆر کەسایەتی دیکە لەگەڵ کەریمی حسامی لەگەڵ حەمەد ئەمینی سڕاجی لەگەڵ کاک نوێشیرەوانی لەگەڵ زۆربیان کاک سەلاحی مۆحتەدی هەموویان لەسەر ئەوە پێدا دەگرن کە زەبیحی ڕۆژێک لە ڕۆژان لەو خەتەی کە دروستی کردبوو لە زمانی ژێکاف و لە زمانی هەر گەنجێتیەوە ئەو لەوەی لای نەدا هەر مستحقی بۆ زانی کە کورد دەوڵەتی خۆی هەبێت زۆر بەڕێز کاک عەلی کەریمی نووسەر و شارەزا لە ژیانی سیاسی مامۆستا عەبدوڕحمانی زەبیحی سوپاس بۆ بەشداریت لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکە هەوڵین لە ئەڵقەی دووهەم و کۆتایی دیدارەکە تەوەرەکان تەواو بکەین بەڕێزان ئەڵقەی یەکەمی گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز عەلی کەریمی کۆتایی هات تا ئەڵقەی دووەم و بێگەشتنەوە بەخواتان ئەسپێرین خواتە لەگەڵ سوپاس کاک دەست